بینەرانی بەڕێز لە هەرجەیەکەن سڵاو ئێمەتان لەبێت ئەم کاتە و هەموو کاتێکتان باش لە بەرنمەیەکی تایبەت بە هەموارکردنەوەی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی لەگەڵ ئێوەدا دەبین. یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی کە لە ساڵی 2011دا پەسەند کراوە، بەڵام لە 6/6/2022 لە دانیشتێکی پەرلەمانی کوردستاندا بە ئامادەبوونی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان و وەزیری ناوخۆدا چەند پێشنیازێکی یاسایی پێشکەشکرا بۆ هەموارکردنەوەی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی و لە نێویاندا بە تایبەت پێشنیازەکان تایبەت بوون بە توندوتیژی دژی ژنان. اینجا ئەمە باز لە گرنگی هەموارکردنەوەی ئەم یاسایە دەکەین و لە هەمان کاتیشدا کێن ئەو کەس و لایەنانە ئەو چین و توێژانەی کە دەتوانن ڕۆڵیان هەبێت لە وەشیارکردنەوەی تاکی کۆمەلگای کوردی لە بەرامبەر توندوتیژیدا. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ ڕەنگین عەبدوڵڵا کە بەڕێزیان ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنیەکێتی نیشتیمانی کوردستان و لە هەمان کاتدا ئەندامی خولی پێشووتری ئەنجومەنی نوێنەرانی عێراقن. خاتو ڕەنگین بەخێرهاتی. ئەم کاتەوە باش. زۆر سپاس هەموو کات باش. زۆر سپاس. خاتو ڕەنگین ڕاستەوخۆ دەبێت بۆ پرسیارە دەست پێ بکەم کە بۆچی داوای هەموارکردنەوەی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی کراوە؟ ئایا کەم و کورتیەکانی ئەو یاسایە چی بوو کە لە ساڵی 2011دا پەسەند کرا و هەتا ئێستا کاری لەسەرکرا، بەڵام ئێستا داوای هەموارکردنەوەی دەکرێت؟ بڵێ ڕاستی 11 ساڵ بەسەر دەرچوونی ئەو یاسایەدا تێپەڕیوە. هەر خۆی لە خۆیان ئەو یاسایە لە بارودۆخێکی ئاڵۆز و دژوارە دەرچوێنرا و کرا بە یاسا و ئەگەر ئەو وەکو بارودۆخ باس بکەین و لەژێر لۆبیەکی گەورەی داواکاری مافەکانی ژنانە بوو، بۆیە چاوەڕوان کراو بوو کە یاسایەکی تەواو پرفێکت و لە هەموو ڕۆکانەوە یاسایەکی تەواو نەبێت دەرحەق بە ژنان و مافەکانیان. و ئاساییە لە ماوەی 11 ساڵا گۆڕانکاریەکان زۆر خێرا تێپەڕیون، گۆڕانکاری گەورە ڕوویاوە لەو ماوەیە. بە تایبەتی ئێمە باس لە پەرەسەندنی دیجیتال میدیا ئەکەین، باس لە منەسەکانی ڕاگەیاندنەکەین، باس لە سوشیال میدیا ئەکەین کە بە تەواوەتی چۆتە ناو هەموو کون و قوشبنێکی ژیانی ئێمە و هەموو تاکێک لە ئاسی خۆیەوە بووە بە ڕۆژنامەنووس و بووە بە داکۆکی کار و بووە بە خاوەن قسە لەسەر هەموو پرسەکان. بۆیە لە ڕاستی ئەم گۆڕانکاریانە زۆریش لە بەرژەوەندی مافەکانی ژنانە نەبووە، ینی بە پێچەوانەوە لە هەندێک ڕۆوە کار ئاسانی کردووە بۆ زیادکردنی توندوتیژی. ڕێگایەکی ئاسانترە بەوەی کە بە ئاسانی تۆ ئەتوانی لە مۆبایلەکە، تابلێتەکە، کۆمپیوتەرەکەی بەردەستەوە بتانی دنیای قسەی ناشرین یاخود هەر بابەتێک کە تۆ بتەوێت دەرحەق بە هەر پرسێک بە ئاسانی بڵاوی بکەیتەوە بە منەسەکانی سوشیال میدیا و ڕاگەیاندنە. ئەم هۆکارانە وای کردووە کە پێویستی سەردەم بێت داواکاری هەموارکردنەوەی ئەو یاسایە بۆ ئەوەی لەگەڵ گۆڕانکاری خێراکانە بگونجێت. گۆڕانکاری خێراکان هۆکاری سەرەکی بوون یاخود ئەوە تا یاساکان وەکو پێویست بۆ ئەو کات بڵێ دانە ڕێژاوە هەتا ئەوەی کە بتوانێت یاساکان وەکو پێویست و وەکو خۆی جێبەجێ بکرێت. لە ڕاستیا یەک تەواوکەری ئەوی ترە، ینی لە هەمان کاتا دیقەت بە هەموو یاسایەک بۆ قۆناغێک دەرئەچوێنرێ، ینی بۆ چارەسەرکردنی پرسی قۆناغێک، کێشەی قۆناغێک. مەرج نییە یاسایەک بتوانێت 20 ساڵ بەرەو ژوور 10 ساڵ بەرەو ژوور خزمەت بکە و بتوانێت تەخمینی یاخود دووربینی هەموو ئەو ڕووداوانە بکە کە لە 20 ساڵی ئایندەیە ڕوئەیە. بۆ یەشتێکی نۆرماڵە هەموو یاسایەک بۆ فترەیەکی زەمەنیە تایبەتە بە پرسێکی ئانی، تایبەتە بە پرسێک ئەکرێ ئینسان نەتوانێت ئێستا بۆ 10 ساڵی ئایندە بزانێت گۆڕانکاریەکان و ڕووداوەکان چۆنە بێ. بۆیە بڵێ یاساکە بۆ ئەو کاتە دەرچوێنراوە، یارمەتی دۆخی ئێستا نایە و ئێستاش گۆڕانکاریەکان بە جۆرێک ڕویان ناوە کە بە تەنها ئەو یاسایە ناتوانێت کۆنتترۆلی هەموو گۆڕانکاریەکان بکاوە. جارێکی تر چۆنەڵی پارێزگاریەکی گشتگیرتر بۆ مافەکانی خێزان و ژنان لە نێویاندا دەستەبەر بکات. باشە، کەواتە خاتو ڕەنگین توندوتیژی بە شێوەیەکی گشتی و بە تایبەت لە نێویاندا توندوتیژی دژی ژنان، ئایا ئەمە هیچ لە ڕووی مێژووە مێژوویەکی هەیە یاخود لە ڕووی مێژویان هیچ ئەسڵێکی هەیە یاخود ئەوە تا نەریتێکە کە نەبڵێ نەریتێکی پیاوسالاریە و کە تێکەڵ بە کۆمەلگا بووە؟ ئێمە ئەگەر بچینەوە سەر ڕێگوڕیشەی مێژووی ئایا
کۆمەڵگە لە دێر زەمانەوە تا ئێستا پیاو سالار بووە یاخود ژن سالار بووە کامیان هەژمونیان بەسەر ئەوی تریانە هەبووە لە ڕاستیە پێویستمان بەوەیە ئارگومنتێکی قۆڵ گفتوگۆیەکی قوڵ و درێژخایەن بکەین بەڵام بە کورتی لەم حەبەسەرێک لەسەر ئەو جیاوازە ئێمە باس لە مێژووی کۆمەڵگەی کوردی و قەومی کورد بکەین وەک لەوەی باس لە مێژووی پرسی ژن و پیاو سالاری بکەین بە شێوەیەکی گشتی ئەمەش دوو بابەتی جیاوازە بێ کاتی زۆرتر و مناقەشەی زۆرتر هەڵەگرێ بەڵام بە شێوەیەکی گشتی هەژمونی هێز و ویستی هێز و ویستی باڵادەستی لە دێر زەمانەوە ئەتوانم بڵێم لەگەڵ وجودی ژن و پیاوە ئەم دەوامەیە هەبووە ینی بابەتەکە کۆنتترۆلکردنی هێزە و سلماندنی هێزی تەڕەفەکانە چ ژن بێ و چ پیاو بێ بەڵام بە درێژایی مێژوو ئەتوانین بڵێن هەنێک سەردەم هەبووە هەنێک سەدە هەبووە کە ژنتیایە باڵا دەست بووە ژنتیایە خواوەند بووە خواوەندی هێز بووە خواوەندی جوانی بووە پیاو تەنها ئیشە سەرەکیەکەی ڕاوش کار و ئیشەکانی دەرەوە بووە بەڵام هەڵبەتە ئەمەش کوردخایان بووە بەڵام بە شێوەیەکی گشتی هەژمونی پیاو زاڵتر بووە بەسەر ژنە ئەوروپا لە سەردەمێک لە سەردەمەکانە لە دوای شۆڕشی فەڕەنسی و لە دوای ڕێنیسانسەوە بە جۆرێک لە جۆرەکان مافە مەدنیەکانیان دەستەبەر کردووە لە نێو ئەوەشا مافەکانی ژن بەڵام بەداخەوە گەرمە باس لە کۆمەڵگەی خۆمان بکەین باس لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی باس لە عێراق و باس لە گەلی کورد بکەین ئەمەیان بابەتێکی ترە من بە بچووکی باسیەکەم لە دائیرەیەکی تۆزێ داخراوە باسیەکەم باس لە کولتوری ئێمە ئەەکەم کولتوری قەومی کورد ئایا کولتوری ئێمە کولتورێکی پیاو سالارە کولتورێکی تند و تیژ بۆ بەرامبەر بەژن یاخود دابوونەریتی ئێمە دابوونەریتێکی تند و تیژ بۆ بەرامبەر بەژن پێم وایە هەڵەت تێگەشتنێک هەیە لە کولتور و لە دابوونەریتە دابوونەریت هەموو ئەو شانەیە کە ئەبێ بە شێوەیەکی ڕۆتین دووبارە ئەبنەوە لە ناو کۆمەڵگاکانە دابوونەریت هێز لە خوراافە وەرەگرێ هێز لە ترس وەرەگرێ هێز لە شەرم وەرەگرێ هێز لە پوچگرایی وەرەگرێ هێز لە هەموو ئەو شتانە وەرەگرێ کە نالۆژیکیەوە بە شێوەیەکی ڕۆتینی دووبارە ئەبێتەوە ئەچێتە ناو کۆمەڵگایەکەەوە یاخود تاکە کەسیە بە شێوەیەکی تاکە کەسی یاخود بە شێوەیەکی گشتگیر لە ناو کۆمەڵگادا ڕەنگەیەتەوە بەڵام کولتور تەواو شتێکی جیاوازە زانی کولتور هەموو ئەو شتانەیە کە ئەبێ بە شوناسی نەتەوەیەک بە نمونە ئەدەب هونەر بە هەموو ژانرەکانیەوە لە ڕاستیە زانست ئەمانەیە کولتوری نەتەوەیەک پرسیارەکە ئەوەیە ئایا ئێمە دابوونەریتمان دابوونەریتێکی تند و تیژ خوازە یاخود کولتوری ئێمە کولتورێکی تند و تیژ خوازە لە ڕاستیە وەڵامی پرسیارەکە من بەو شێوە ئێمەوە نەخێر ئێمە هەنێک دابوونەریت کە هی ئێمە نییە هی نەتەوەی کورد نییە هاتۆتە ناو نەتەوەی کوردەوە تند و تیژی بەرەمهێناوە کە ئەوەش دنیایە کۆکاری خۆی هەیە بەڵام کولتوری ئێمە بە درێژایی مێژوو پێم وایە کولتوری هیچ قەومیەتێک نییە بەقەدەر کولتوری کوردی بەشان و باڵی ژنیا هەڵا بێ لە شعرمانەوە لە ئەدەبمانەوە لە شانامەکانەوە لە تەواوی لە مۆسیقاوە لە گۆرانیەوە ڕەنگین هەر لەگەڵ ئەو دابوونەریت و کولتوریا کە ئاماژت پێدا و باست کە هەڵبەت لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە جۆرێک باز لە تند و تیژی خێزانی دەکرێت بەڵام ئەگەر لە ڕووی یاسایەکەیەوە باسی بکەین ئەو کردەوانەی کە لە ڕووی یاساییەوە دەچێتە چوارچێوەی تند و تیژیەوە کردەوەکان چین یاخود تند و تیژیەکان چین کە لە ڕووی یاساییەوە باسی لێ دەکرێت هەموو ئەو نەریتە تند و تیژەی هاتۆتە ناو سیستمی ژیانی کۆمەڵایەتی و سیاسی و ڕۆشنبیری و ئیلا ئاخری کۆمەڵگەی کوردیەوە ئەمە هەمووی نەریتێکی تند و تیژە هاتووە هەمووی هۆکار و ئەسبابی زۆری هەیە یعنی یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکان ئەوەیە ئێمە کەرتی پەروەردەمان کەرتێکی یارمەتی دەر نەبووە بۆ بەرهەمێنانی تاکێک نەوەیە کە نەوەی سەردەم بێت نەوەی پرسیارە گەورەکانی سەردەمی خۆی بێ کەرتێک نەبووە کە وەڵامی بۆ پرسیارە گرنگەکانی سەردەمەکەی خۆی پێبوو بێ بۆیە هەموو ئەم هۆکارانە وای کردووە ئەمە شتێکی تر بڵێم ینی لە غیابی کەرتی پەروەردەیەکی بەهێز و بەرهەمهێنانی تاکێکی بەهێزی پرسیار و ڕوژێنەرە لە ڕاستیە لاوەعی ینی ناهۆشیاری دروستە بێ ئێمە بۆچی باز لە ڕۆشنبیری کۆمەڵایەتیەکەین باز لە گرنگی پەروەردە و سێکتەری پەروەردە و ڕۆشنی بەیەکەوە ئەبێ دوو سێکتەری گرنگ بن لەسەر تەواوی کۆمەڵگا ئیش بکەن ئەویش بەوەی کە تاکێکی بەرهێمهێنەر و پرسیارکە دروست بکەن لە هەمان کاتە
ئەبێ سێکتەری ڕۆشنبیری بە بەردەوامی خەریکی بڵاوکردنەوەی وعی بێت بۆ تەواوی کۆمەلگا سەبارەت بە سەردەمەکان، سەبارەت بە پرسیارەکان، سەبارەت بە عەدالەتی کۆمەڵایەتی، سەبارەت بە مافە مەدەنیەکان، سەبارەت بە مێژووی ئێمە. ینی من بۆچی باسی ئەو مێژووم کرد؟ ئێمە نەتەوەیەک نین، دەتەوەیکی ژن کوژ نەبوون لە ڕاستیا لە دێر زەمانەوە. ینی ژن هەمیشە ڕێز لێگیراوە لە کولتوری ئێمەیە. ئەوەی کە ئێستا وای کردووە بەداخەوە لەم فترەی ئەخیرە کە بەپێی دراساتە نێودەوڵەتیەکان لە بری ئەوەی کە ئێمە لە خلالی سێدەیەی ڕابردوواتوانی بێتمان لە سایه حکومڕانی کوردیەوە کۆمەلگایەکی ئارامتر و دیموکراتیتر و مەدەنیتر بەرهەمبێنین بە پێچاوانەوە ژمارەی کوشتنی ژنان زیادی کردووە کە ئەمەش یەک هۆکاری نییە. ینی هۆکارەکەی تەنها ئەوە نییە کۆمەلگەکەمان بۆ پۆمەلگەیەکی بە تەواوتی پیا و سالار، چونکە لە هەمان کاتە پیاویش ئەکوژرێ و مناڵیش ئەکوژرێ. ینی پیاوێک کە دێت خێزانەکەی خۆی ئەکوژێ و سێ مناڵی لەگەڵ یا ئەکوژێ، بابەتەکە تەنها بە ئامانجگرتنی ژنەکەی نییە، بابەتەکە ئەوەیە ئێمە نەخۆشیەک هاتۆتە ناو کۆمەلگەی ئێمەوە. پێم وایە نەخۆشیێکی دەرونیە زۆرتر لەوەی نەخۆشیێکی پیاوانە بێ، نەخۆشیێکی پیا و سالاری بێت، تاکی ئێمە لە ڕووی دەرونیەوە ماندوو کراوە. ینی بۆیە ئەبینین ژنیش تونند و تیژی هەنێک جار بەرامبەر بە پیاوانەکە. ئەم قسەیە چارەسەرەکەی ئەوە نییە ئێمە بڵین قەیچێکا خۆ پیا ئەو هەموو تونند و تیژی ئەو هەموو کوشتنە ئەنجامەیە باشنێکی بەڵێ قسەکە لێرەیان نییە، قسەکە لەوە قوڵترە، دەرونی تاکی کوردی ماندوو کراوە کە بۆ ئەمە هۆکارگەلێکی زۆر هەیە، هۆکاری کۆمەڵایەتی، هۆکاری سیاسی. ینی لە ڕاستیە حیزبە سیاسیەکان بەم دواییانە ئەوەندەی خەریکی ململانێ قوڵە سیاسیەکانی خۆیاندن، ئەوەندە ئاگاداری ئەوەنی لە ناو کۆمەڵگادا چی ڕوەیە، ئەوەندە ئاگاداری ئەوەنی سێکتەری پەروەردە لە ڕاستیە مردووە. ینی من پێم خۆش ئەم قسەیە، ینی بەبێ سەر ئێشان و دڵ ئێشان لێ وەربگیری ئێمە کردێکمانیە بەناوی پەروەردەوە. پەروەردە ئەوە نییە مناڵفێری دەتوانێت ڕۆڵی سەرەکی ببینێت لەوە شارکردنەوەی بە دڵنیاییەوە. پەروەردە ئیشی ئەوە نییە دار و دووداری دیفێری مناڵەکانی ئێمەونەوەکانی ئێمەکە. پەروەردە ئەوەیە بێت تاکێکی پرسیارکە دروست بکات، تاکێک بە دوای وەڵامە گەورەکانی پرسیارە گەورەکانی سەردەمەکەی خۆیان بگەڕێ. بەڵێ، زۆر سپاس، دەستەکانە خۆش بێ. ناوبڕێکی کورت وەرەگرین و ئەگەڕێنەوە. بەڵێ بەڕێزان، لەگەڵتان بەردەوامین وەگەڕێمەوە لای میوانەکەم خاتۆڕەنگین. خاتۆڕەنگین، پێشوی کە بچینە ناوبڕەکە، ئاماژەت بۆدا کە سێکتەری پەروەردە ڕۆڵی سەرەکیە بینێت لەوە شارکردنەوەی تاکی کۆمەلگای کوردیدا لە بەرامبەر توندوتیژی. چگە لە سێکتەری پەروەردە کێی تر یان چ چینێکی تر چ توێژێکی تر دەتوانێت ڕۆڵ ببینێت لەوە شارکردنەوەی تاکی کۆمەلگای کوردیدا؟ لە ڕاستیە هەموو دام و دەستگا پەیوەندیدارەکان، حکوومەت بە تایبەتی ڕۆڵی گەورەی هەیە لە هۆشیارکردنەوەی تاکە لەوەی کە ئێمە چۆن بتوانین کۆمەڵگەیەکی مەدەنیمان هەبێ. بەڵام ئێمە باس لە چەند گروپێک لەوان ئەکەین کە دەسەڵاتیان هەیە بۆ گۆڕینی کۆمەلگا، بۆ تێڕوانینی کۆمەلگا، بۆ بەرهەمهێنانی تاکێکی تەندروست لە کۆمەلگایە. پێم خۆشە باس لە چینی ڕۆشنبیرەکان بکەم. لە هەموو کۆمەلگایەکە گۆڕانکاریە گەورەکان نخبە ئەیوروژێنێ، ڕەخنە گەورەکان نخبە ئەیگرێ، ڕۆشنبیرەکان، قەڵم بەدەستەکان، ئەدەب دۆستەکان، ینی نووسەرەکان، ینی بە هەموو تایپەکانیانەوە. ینی ئەبێ ئەمانە چینی وەسەتی نێوان دەسەڵات و هاونیشتیمانی بن، هاوڵاتی بن. ینی لەکوایە دەسەڵات پێویستی بە ستۆپ هەبوو، بە ئاگادارکردنەوە هەبوو، بە زەنگێک هەبوو. ئەبێ ئەم چینە هەمیشە ئامادە بن، هەمیشە لە ئامادەگییا بن. ئەبێ ئەم چینە ئاگاداری بارودۆخی کۆمەڵایەتی کۆمەلگا بن کە ئایا کۆمەلگا لە چ بارودۆخێکایە، لە چ لیڤڵێکی بیرکردنەوەیە، ئایا ئێمە کۆمەلگەیەکمان هەیە بیر ئەکاتەوە یا کۆمەلگەیەکمان هەیە تەنها ئەژی. بۆیە ئیشی گەورە یاخود ئەرکی سەرەکی ڕۆشنبیرەکان
ئەم هۆشیارکردنەوەیە بەشێک بنەوەی کە کۆمەلگان نەمرێ، کۆمەلگا پیاوسالار دەرنەچێ، کۆمەلگا ئاشتی کۆمەڵایەتی تایە فراهەم بێ، کۆمەلگا لەلایەن حکوومەتەوە مافەکانی نەخورێ. بەڵام ئەوەی ئەبینین لە ڕاستیە ڕۆشنبیرەکان خەریکی گروپی بچووک بچووکن، ینی بەداخراوی کۆ ئەبنەوە، بەداخراوی گفتوگۆ ئەکەن، فکری داخراویان هەیە، ینی هەتا ڕۆشنبیرەکان نێنە سەرجادە ناتوانن ئەم گۆڕانکاریە بکەن. لەگەڵ ڕۆشنبیرانە باسی حکوومەتی شت کرد. قوبات تاڵەبانی وەکو جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و چ ڕۆڵێکی هەبوو لە ئامادەکاریەکان و ئەم نووسینی ئەم پێشنیازە یاسایانە بۆ هەموارکردنەوەی یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی. بەتایبەت تونند و تیژی دژیژنە. حتمما ئەمیست ئەو ڕستەیە تەواو بکەم، هەتا ڕۆشنبیرەکان نەیەنە سەر جادە، بەڕاستیە ناتوانن لە خەمی جادە تێبگەن، لە خەمی شەقام تێبگەن. سارتر گەورە فەیلسوف و بیرمەند ئەیوت من لەسەر جادەم کەواتە من ڕۆشنبیرم، کەواتە ئەبێ ڕۆشنبیرەکان لەسەر جادە بن و بە هەمان شێوە سیاسیەکانش لەسەر جادە بن، لەسەر جادە بە مەفهومی ڕوتنا بە مانای مجەڕەدنا، لەسەر جادە بە لە ناو خەڵکا بن، لە ناو خەمی خەڵکا بن، ناو کێشەی خەڵکا بن. کۆمەڵگەی ئێمە ئێستا یەکێک لە هەرە کێشە سەرەکیەکانی ئەوەیە خەریکە بێ بە کۆمەڵگەیەکی ژنکوش. ینی لێرەیە کە جنابی قوبات تاڵەبانی کە یێتە سەرخەت کە ئەچێتە ناو پەرلەمان وەکو یەکەمین هەنگاو، وەکو ئەوەی کە ئەم هەنگاوە پێشینەی نەبووە خودی سەرۆکی حکوومەت بۆ هەموارکردنەوەی یاسایەک بە تایبەتی بچێتە ناو لیژنەیەکی دیاری کراوە. سەلمێنەری ئەوەیە کە ئەبێ سیاسیەکان بێنەوە ناو خەڵک، بێنەوە ناو خەمی خەڵک، خەڵک بە خەمی خۆیان بزانن. بۆیە ئەمە ئەم هەنگاوە بە بەرز ئەنرخێنین و هیوادارین نەک جێگری سەرۆکی حکوومەت، سەرۆکی حکوومەت، خودی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و تەواوی ئەو کاکان و ئەو سەرۆکانی کە لە جێگاکانە دەسەڵات بەدەستن لە ڕاستیە بەدەم هەموو پرسە نیشتیمانیەکانەوە بن، چونکە دوجار پرسی ئینسان پرسێکی نیشتیمانیە، پرسی ژن پرسێکی نیشتیمانیە. ینی ئێمە ئەبێ ژن کوشتن و کوفرێک و حراماتێکی نەتەوەی و نیشتیمانی بیبینین. هەتا ئەم ڕوانگەیە ئەم دیدەلامان دروست نەبێ، ناتوانین کۆمەڵگەیەکی مەدەنی بین، ناتوانین ئیدعای کۆمەڵگەیەکی مەدەنی بکەین. بۆیە بڵێ هەموارکردنەوەی ئەم یاسایە هاتنە سەرخەتی کاقوبات تاڵەبانی کە جێگەی خۆشبەختیە. ینی منەمێ ئاماژە بەوە بەم، ینی کاقوبات لەسەر نەهجی جنابی مامجلال کۆچ کردوو بەداخەوە ئەم هەنگاوانەی ناوە. بۆیە ئەبێ تەقدیر بکرێەوە، ئەبێ وەکو نمونەیەکی جوان، وەکو وەفاداری یەکێتی لەسەر لەگەڵ شیعارەکانیە بخوێنرێتەوە. ئێمە ئومێد دەکەین ئەم یاسایە بەو جۆرە هەموار بکرێتەوە، ینی بەو جۆرە شەڕ بۆ ئەم یاسایە بکرێت کە جنابی مامجلال لە کاتی هەموارکردنەوەی یاسای ئەحوال شەخسی کردی، ئەو کاتەی کە فرەژنی و ژن کوشتن و هەموو مافەکانی ژن ینی هەمووی لەژێر یاسایەکی بێڕەحما بوو. بۆیە ئەم خەتۆیەکی باشە و تەواوی ئەو پێشنیازانی کە کراوە بۆ هەموارکردنەوەی مادەکان کە ئێمە لە ڕاستیا پێمان خۆش نییە زۆر بچینە ناو مادەکانەوە، چونکە قانونەکە ئێشتا فلتەری تری ماوە بۆ گفتوگۆ و بۆ دەنگدان. بەڵام هەموو ئەو مادانی کە پێشنیار کراوە لەلایەن جنابیانەوە، لەلایەن لیژنەی تایبەتمەندەوە، لەلایەن فراکسیۆنی یەکێتیەوە بە قوڵی پشتیوانی ئەکرێ و دکتۆرە ڕێواز پشتیوانێکی سەرەکی هەموارکردنەوە ئەو یاسایە. ئەمانە هەمووی دەرخەری ئەوەن کە بەڵێ یەکێتی ڕازگۆیە لەگەڵ بەڵێنەکانی بۆ فراهەمکردنی کۆمەڵگەیەکی مەدەنی، بۆ پاراستنی ئاشتی کۆمەڵایەتی، بۆ دەسەبەرکردنی مافەکانی ژنان و ئەمە وەفاداریەکی تری دیداری یەکێتیشە کە ئێمە زۆر بەسەری ئێخستومانەتە سەرکە یەکێک لە لیژنە هەرە گرنگەکان کە تایبەتمەندێتی زۆری هەبوو بۆ دیداری یەکێتی لیژنەی ژنان بووە. ئەم هەنگاوە بەشێکە لە جێبەجێکردنی تەوسیەکان و ڕاستپاردەکانی لیژنەی ژنانی ناودیداری یەکێتی و ئەم یاسایە ئەگەر بەو شێوەی کە هەیە دەنگی لەسەر بدرێ، مەساحەیەکی فراوانتر بۆ مافەکانی ژنان و بۆ پارێزگاریکردن لە مافەکانی ژنان دەستەبەردەکا. لە کۆی گشتی قسەکانە دەتوانین ئەوە بڵین کە پرسی ژنان بە تەنها پرسی ژنان خۆیان نییە، پرسی ڕێکخراوەکانی ژنان نیە، بەڵکو پرسی ڕێکخراوەکانە حکوومەتە، چالاکوان و کۆمەڵگەی مەدەنیشە بە شێوەیەکی گشتی. بەدڵنیاییەوە ئەو پرسێکی نیشتیمانیە، ڕەهەندی زۆرە، ڕەهەندێکی تەنان ئەتوانم بڵێم ڕەهەندێکی نێودەوڵەتی هەیە، ینی چۆن سەحافە ڕەهەندێکی نێودەوڵەتی هەیە، ینی کە جریمەیەک دەرحەق بە ڕۆژنامەنووسێک کە کرێت دنیایەتە سەرخەت ژنیش پرسی ژنیش لە ڕاستیە ئەم ڕەهەندە نێودەوڵەتی هەیە و ئەبێ بەو شێوەی سیر بکرێکە پرسێکی نیشتیمانیە بە تەواوەتی پەیوەندی بە من و بە تۆ و بە خێزانەکان و کۆمەڵگە و حکوومەت و
و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە ئەڵەی پرسێکی نێودەوڵەتیە کەواتە ینی پێتان وایە لە تەواوی دنیا لە دەوڵەتیە بە شێوەیەکی گشتی پرسی ژنان تا ڕادەیەک ناهاوسەنگیەکی هەیە لەگەڵ پرسی پیاوانە یاخود بە شێوەیەکی گشتی لەگەڵ کۆمەڵگەیە. دکتۆرە نادیە ڕەمەسیس لە وتەیەکیدا دەڵێ کاتێک کە پەیوەندی نێوان ژن و پیا و باشە یاسا بە هیچ شێوەیە بەدەر ناکەوێت، بەڵام کاتێک کە کێشە دەکەوێتە نێوان ژن و پیاوە یاسا وەکو شمشێرێک بەدەر دەکەوێت بۆ پشتی ژنان، کە ئەمە ئەتوانین بڵین ئەم پرسە تەنها لە ناو کۆمەڵگەی کوردیتانی و لە دەرەوەی کۆمەڵگەی کوردیشە هەر بە هەمان شێوەیە؟ بەڵێ ئەگەر بگەڕێنەوە سەر ڕێگۆڕیشەی ئەم کێشەیە ژنان لە تەواوی دنیاە تەڕەفی زەعیف بوون لەو عەلاقەیە، ینی لەو پەیوەندیە هەمیشە ژنان لایەنە بێهێزەکە بوون، ینی هەمیشە ژنان ئەو لایەنە بوون کە هەوڵ دراوە بخرێتە ژێر ڕکێفی شتەکانی ترەوە کە پیا و بە هەموو ویستەکانیەوە لەبەرەوە ئەوروپا ڕۆژئاوا بە شێوەیەکی گشتی بە ئاسانی نەگەشتوەتە ئەم ڕۆژە و ئەم ڕۆژەش کە ئێمە ئێستا باسی ئەەکەین وە ڕۆژئاوا وەکو نمونەیەکی جوان لە دەسەبەرکردنی مافەکانی ژنان ئەهێنینەوە. هێشتاش نادات فەرۆری بەرامبەر بەژن هەیە، هێشتاش لە زۆرێک لە وڵاتەکانە بەنمونە ڕاتبی موچەی ژنێک لەگەڵ پیاوێکا جیاوازە لە کاتێکە بە هەمان پێوە بە هەمان سیستم ئیشەکەن و بە هەمان سعاتی کارکردن کارەکەن و هێشتاش ژنان لە ڕۆژئاوا و لە دام و دەستگاکان و لە جێگاجی هاوازەکانە تونند و تیژی جستەیان بەرامبەرەکرێت، تەحەڕوشیان بەرامبەرەکرێت لە زۆربەی لە دام و دەستگاکان. ئەگەر دیقەت بین ئێمە دیقەتی ڕۆژنامەکان بین و دیقەت لە ئەو ڕاستپاردانە یاخود ئەو راپۆرتە ساڵانە نەبین کە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ئومەمی متحیدە بڵاوی ئەکاتەوە هەمیشە دێڕێکی تایە دەرحەق بە ژنان و هیچ وەختێک نەوتراوە ژن ینی جێگەیەک نییە لە دنیاە بڵێ بە تەواوەتی مافەکانی ژنان تێدا دەسەبەر کراوە، چونکە لە ڕاستیە سیراعی ژیان ئەم سیراعی هێزەیە لە مابینی پیا و ژنە، بۆیە هیچ وەختێک ئەم هێزە باڵانس نابێتەوە، بەڵام ئەوە قانونە کە ڕێگە نایە کە کۆنتترۆڵی هەژمونی پیاوی کردو بەسەر بەژنە. بۆیە ئێمە ئێستا لێرە خەریکین، ینی لە پاڵ ئەوەی ئێمە ئەبێ هەوڵەکانمان بۆ کۆمەڵگابێ بۆ هۆشارکردنەوەی کۆمەڵگابێ. پێم خۆشە لە کۆتاییدا ئەگەر بە کورتیش بێ ئاماژە بە شتێ بدەین کە ئەوش ڕۆڵی ڕاگەاندنەکانە. ڕۆڵی ڕاگەاندن چی بووە لە پرسیژناندا تا چەند مامەڵێکی گوجاوێ لەگەڵ پرسیژناندا کردو بە تایبەت لە خستنەڕووی ئامارەکانی تایبەت بە تونند و تیژی دژیژنان؟ لە ڕاستی ئەمە بێ باسی سێکتەرێکی تری گرنگیش بکەین کە لە دنیاە ئەمڕۆ تەواوی پرسەکان بەڕێوە ئەبا و من زۆر جارم قسەیە دووبارە ئەەکەمەوە میدیا ئێستا ئیمپراتۆرێتێکە بۆ خۆی، ینی لە دنیاە حکومەکە ئەتوانێت ڕەش بک بە سپی و سپی بک بەڕەش. بۆیە کۆمەڵگەی کوردیش وەک هەر کۆمەڵگەیەکی تر زۆر بە سەریعی میدیا هاتۆتە ناویەوە و بۆ بە بەشێکی گرنگ لە ژیانی کۆمەڵایەتی و سیاسی و ڕۆشنبیری و ئابووری و ئیلا ئاخری کۆنتترۆڵی تەواوی ژیانی ئینسانی کوردی کردووە. باسمان کرد کە چەند گرنگی هەیە تاکی کورد هەموو دنیا لە ناو مۆبایلەکەی دەستیایەتی. بۆیە پرسیارەکە لێرەیە ئایا میدیا ئەو ڕۆڵە یا ئەو ئەرکە نیشتیمانیە گەورە و گرنگەی بینیوە کە ئەبێ بیبینێ لە ئاراستەکردنی کۆمەڵگایە لە دروستکردنەوەی ئینسانی کووردا لە وروژاندنی پرسەکانە، ئایا بە دوای پرسە نیشتیمانیە ئینسانیە باوا با بڵین بە دوای پرسە نیشتیمانی و پرسە سیاسی و پرسە کۆمەڵایەتی و پرسە ئابووری و تەواوی پرسەکانیە بە ئەمەکداریەوە ڕۆشتووە بە مجەڕەدی بەو ئەرکەی کە خۆی هەیەی میدیا. ئەم ڕۆڵەی بینیوە بە دڵنیایە وەڵامەکەی من نەخێر میدیا لە کۆمەڵگەی ئێمە ئەم ڕۆڵەی نەبینیوە، بۆ لەبەر ئەوەی میدیای ئێمە میدیایەکی حیزبیە، میدیایەکی تاکە کەسیە، میدیایەکە بە دوای پارەوەیە، میدیایەکە میدیایەکی پۆپۆلیستە بە دوای کۆکردنەوەی زۆرترین بینەر و بیسەر و لایک و شەیر و ئەم شتانەوەیە ئەوەندە بە دوای ئەو پرسانەوە نییە کە ڕەهەندی نیشتیمانی و نەتەوەییان هەیە بەرە و بەرەمهێنانی کۆمەڵگەیەکی مەدەنی. بۆیە بەداخەوە هەتا میدیا نەگەڕێتەوە سەر ئەو ڕێژکەیە و ئەو ئەرکە پیرۆزی کە هەیەی لە ڕاستیا کۆمەڵگەی ئێمە وەک ئەوەیە لە جێگەیەکە و دەستی بۆ بووی لە جێگەیەکی ترەوە ئەیڕوخێنی لێرە ئەمانە و چاکێکینەوە لەوێ ئیڕوخێن ئەبێ تەواوی ئەو سێکتەرە گرنگانە وەکو شەبەکەیەکی عنکەبوتی هەموو هەوڵەکانی بخەن بۆ ئەوی ئێمە فعلەن کۆمەڵگەیەکی مەدەنی و بگەڕێنەوە سەر و کولتورێک کە کولتورێکی ژن دۆست و ژنویست بووە.
زۆر سپاس خات و ڕێنگین عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنیەتی نیشتیمانی کوردستان و لە هەمان کاتدا ئەندامی خولی پێش و تری ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس بۆی کە لەم بەرنامە تایبەتەدا لەگەڵ ئێمەدا ئامادە بووی سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون کاتێکی خۆش خواتان لەگەڵ